شێرکۆ سڵاو لە جەنابتان. ئێوە بۆچی ئەم یادداشتتان ئاراستەی حکوومەت کردووە؟ بەناوی خوای بەخشندە و میهرەبان، سڵاو لە جەنابیشتان و لە بینەرانی خۆشەویستی NRT. دیارە ئێمە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان بە چەند قۆناغێک دەستمان کرد بە ئاگادارکردنەوەی حکوومەت بەوەی کە ئەگە چارەسەر تەوێ ئەوە چارەسەر و پرۆژەی 400 لاپەڕەییمان پێشکەش کردو بۆ چاکسازی لە هەرێمی کوردستانە لە گشت ڕەهەندوو بوارە ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی و کارگێڕی و یاسایی و بوارە جاجیەکانە و دەرەنجام دۆخی هاونیشتیمانیان ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە بەداخەوە دۆخێکی ئێکجار مەترسیدارە و دۆخێکی زۆر نەخوازراوە، هەر لە دۆخی مامۆستایان تا تەندروستی تاوەکو هەموو کردەکانی تر هەژاران بێکاری و هەموو ئاگادارین کە لە ئەو پەڕی ئاستی سەختیدایە گیرفان و بژێوی هاونیشتیمانیان. بۆیە یەکگرتووی ئیسلامی کوردستان سەرەتا لە ڕێی فراکسیۆنەکەیەوە لە پەرلەمان کە پرۆژەی چاکسازی بۆ بژێوی هەرێمی کوردستان و ئابووری هەرێمی کوردستان پێشکەش کرد و دواتر لە کۆبوونەوەی سەرکردایەتیە لە بەیاننامەیەکە تەلویح کرا بەوەی کە یەکگرتووی ئیسلامی کوردستان هەموو ڕێگاکان لە بەردەمیان کراوەیە و ئەم ڕۆژ ئەو یادداشتە کە پێشکەش کرا و نێردراوە بۆ ئەنجومەنی وەزیران بۆ ئەوەیە کە ئەنجومەنی وەزیران بە ئاگا بێنێتەوە لە دۆخی سەختی هاونیشتیمانیان بەوەی کە هەرێمی کوردستان ئەمڕۆ لە ئەو پەڕی حاڵەتی مەترسیدایە و پێویستە بژێوی هاونیشتیمانیان و دۆخی چەقبەستی هەرێمی کوردستان بە زووترین کات چارەسەر بکرێ. لە 5 خاڵە داواکاریەکان خۆی ئەبینێتەوە. خاڵی یەکەمیان ئەوەیە کە ئەبێ بە ئەو پەڕی خێراییەوە خاڵی یەکەمیان بریتیە لەوەی کە پاشەکەوتی موچە بە زووترین کات کۆتایی پێبێ. خاڵی دووهەمیانەوەیە کە پێویستە مانگانە لە کاتی خۆیدا موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابین بکرێ و خاڵی سێیەم بریتیە لەوەی کە شەفافیت لە سامانی سروشتی و لە داهات و لە خەرجی هەرێمی کوردستان بە زووترین کات بێتە دی و خاڵی چوارەم ئەوەیە کە پێویستە چاکسازی لە حکومڕانی و سەروەری یاسا و بە مؤسساتی کردنی بەڕێوەبردننی حکومڕانی لە هەرێمی کوردستانە ئەنجام بدرێ و خاڵی پێنجەم بریتیە لەوەی کە کاراکردنەوەی پەرلەمان و چارەسەرکردنی دۆخی چەقبەستووی سیاسی لە هەرێمی کوردستان. ئەگەر وەڵامەکەی حکوومەت بۆ ئێوە نەرێنی بوو هەڵوێستان چێ بێ؟ بێگومان هەر لە یادداشتەکەیە ئەمڕۆ ئەوەمان نووسیوە کە بە پێچەوانەوە یەکگرتووی ئیسلامی کوردستان ناتوانێت بەرپرسیار بێ لە ئەم دۆخە سەختەی هەرێمی کوردستان و پاشەکشەکردنی لە حکوومەت یەکێکە لەو ئەگەرانەی کە بە ئازادی یەکگرتوو ئەتوانێت بڕیاری لەسەر بدا و ئەمە لە کاتێکا کە خەمخواردنی دۆخی سەختی هاونیشتیمانیانە لە هەرێمی کوردستان ئەمە لە هەمان کاتێکا ئەگەر یەکگرتووی ئیسلامی کوردستان ڕێی پێ بدرێ و ئەگەر یەکگرتووی ئیسلامی کوردستان بواری بۆ بڕەخسێ کە چاکسازەکان بکرێ لە ڕووی سامانی سروشتی و لە ڕووی داهات و خەرجی لە ڕووی شەفافێت و لە ڕووی بژێوی و لە ڕووی وەلاخستنی بڕیاری نایاسایی پاشەکەوتی یا موچەی پاشەکەوت و کاراکردنەوەی پەرلەمان و هەتا دوایی ئەوە یەکگرتووی ئیسلامی کوردستان بێگومان ئەتوانێت بەو پەڕی بوێریەوە بەرپرسیارەتی خۆی هەڵبگرێت لە حکومڕانیە. بەڵام بە پێچەوانەوە کاتێک ئەوە نەکرێت خۆتان بەشێکن لە حکوومەت یادداشتەکەی ئێوە ئاراستەی چییە؟ حکوومەتەوە کە ئەوە نەکرا ئاراستەی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانە کە پێی بڵێ کە لەبەر ئەم دۆخە لەبەر هاونیشتیمانیان لەبەرەوەی یەکگرتوو لە خەڵکەوە بۆ خەڵکەوەیە بۆیە یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەگەر ئەم دۆخە ئاوا بەردەوام بێ حکوومەت هەڵوێستی نەبێت لەم ڕوانەوە بێگومان یەکگرتوو ئازادە لەوەی کە هەر ڕێکارێک بگرێتە بەر بە پاشەکشەکردن لە حکوومەتیشەوە کە بێگومان ئەوە بڕیاری سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستانەوە لە کۆتاییە. باشە لە ماوەی ڕابردوودا یەکگرتوو یادداشتێکی تری پێشکەش کرد. ئایا یادداشتەکان ئەنجامیانە بێت؟ لە ماوەی ڕابردووە یەکگرتوو لە بەیاننامەی سەرکردایەتی و کۆبوونەوەی سەرکردایەتی و ئەنجومەنی سەرکردایەتی خۆیدا حکوومەتی ئاگادار کردەوە بەوەی کە یەکگرتوو هەڵوێستی تری ئەبێ. بۆیە یەکگرتوو بە تەدەڕوج و بە خێرایی ئێوێ دۆخی هەرێمی کوردستان چارەسەر بکرێ و ئەم دۆخەی کە ئێستا هاونیشتیمانیان پێی گەیشتوون زۆر سەختە. بۆیە یەکگرتوو لە سۆنگەی بەرپرسیارەتیەوە ئەم هەڵوێستە و ئەم هەنگاوانە ئەنێ. باشە هەندێک دەڵێن لایەنە سیاسیەکان چەسب بوون بە کورسیەکانیانەوە بەشدارن لەم حکوومەتەیە.
ئایا هاتنە دەرەوەی یەکگرتوو لە حکوومەت کێشەکان بەرەو چارەسەرە بات یان قوڵتر یەکاتەوە؟ ئەم هەنگاوانەی یەکگرتووی ئیسلامی کوردستان ئیجماعی بەرپرسانی یەکگرتوو سەرکردایەتی یەکگرتوو و پەرلەمانتاران و وەزیرانی یەکگرتووی ئیسلامی کوردستانی پێکەوە لەسرە ئەم هەنگاوانە بە مەدروسی ئەکرێت چونکە ئێمە لە سۆنگەی بەرپرسیارەتیەوە ئەم هەنگاوانە ئەنین بۆیە لە کاتێکا کە ڕێنەدرێ بە چاکسازیەکان ڕێنەدرێ بە چاککردنی بژێوی هاونیشتیمانیان یەکگرتوو هیچی نییە بیدۆڕێنێ لەم هەرێمی کوردستانە نە شەراکەت و نە بەرژەوەندیەکی نایاسایی کە لەسەر حسابی هاونیشتیمانیان بێ بۆیە تەنها خەمی یەکگرتووی ئیسلامی کوردستان ڕەزامەندی خوای گەورە و خزمەتکردنی هاونیشتیمانیانێتی و داکۆچیکردن لە مافی هەژاران و بێکاران و موچەخۆران و خەڵکی هەرێمی کوردستانە. باشە پێتان وانە خاڵەکانتان کە ئاماژەت پێکرد یەکێک لە خاڵەکان کاراکردنەوەی پەرلەمان بۆ خۆی پێداگرتنە لە کشانەوە هاتنە دەرەوەی ئێوە لە حکوومەت ئایا ئەم دۆخە توانێت پەرلەمان کارا بکرێتەوە؟ ئێمە ئێستا باس لەوەکەین کە پێویستە حکوومەت بە زووترین کات ئەو هەڵانە ڕاست بکاتەوە. مۆڵەتی چەندێکیان بە حکوومەت لە کاتێکە حکوومەت ئەو هەڵانی ڕاست نەکردەوە وەکو وتمان لەو کاتەیە بێگومان ئەبێ سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان بڕیاری کۆتایی بدا دوای ڕاوێژ بە قواعدی یەکگرتووی ئیسلامی کوردستان بۆ ئەوەی کە بە خێرایی و بە بوێری و بە حکمتەوە ئەو بڕیارە بدا و دەرەنجام بەرپرسیارەتی هەڵنەگرێ لەبەرەوەی کە ئامادە نییە لە کاتێکا کە ڕێی لێ بگیرێ یا چاکسازیەکان نێتە دی و دۆخی هاونیشتیمانیان ڕۆژ بە دوای ڕۆژ بەرەو سەختتر بڕوا یەکگرتوو بەرپرسیار بێ چونکە بۆ ئەوە نەهاتۆتە ناو حکوومەت کە بژێوی هاونیشتیمانیان ئاوای لێبێ بە پێچەوانەوە یەکگرتوو کە قوبوڵی کردبێتە ناو حکوومەت بۆ ئەوە هاتنە حکوومەت کە باشترین خزمەتگوزاری و ماف و ئازادیەکان و سەروەری یاسا بۆ هاونیشتیمانیان هەرێمی کوردستان بێنێتە دی. باشە ئەتوانین بڵێن بەم نزیکانە یەکگرتوو لە حکوومەت دەکشێتەوە؟ ئەوە دوای جژن بێگومان چاوەڕوانی ئەوەکەی بزانین حکوومەت هەڵوێستی چۆنە بێ و ئایا ئەو بڕیارانە ئەدا کە پێویستە ئەو کاتە لە کاتی خۆیان بێگومان سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان هەڵوێستی خۆی ئەنوێنێ. پێتان وایە حکوومەت دەتوانێت ئەو داواکاریانەی ئێوە جێبەجێ بکە و بەمە بەست نەیکات؟ هیوادارین حکوومەتی هەرێمی کوردستان ئەو بڕێرانە بدا و ئەو هەڵوێستانە بگرێت کە پێویستە چونکەەوە بۆ هاونیشتیمانیانە و ئەو دۆخی کە هەرێمی کوردستان تێیدایە ئێمە قەناعەتمان وایە کە ممکنە چارەسەرکردنی و وەکوتم پرۆژەیەکی 400 لاپەڕەییمان داوە بە ستاندەردی نێودەوڵەتی بە واقعی بەڕەچاوکردنی واقعی هەرێمی کوردستان بە شێوازێکی پرۆفێشنەڵ بۆ چارەسەرکردنی بژێوی و لابردنی موچەی پاشەکەوت و سەروەری یاسا و هەموو دۆخەکانی تر لە هەرێمی کوردستانە بەڵێ بە ممکنی ئەزانین بەڵێ بە ئەوەی ئەزانین کە پێویستە بکرێ بەڵام کە ناکرێ ئێمەش ناتوانین ئەو بەرپرسیارەتیە بگرینە ئەستۆ. باشە دکتۆر پرسی یاداشتەکەتان پرسێکی حزبی ناوخۆی خۆتانە بەڵام گرێدراوە بە پرسێکی گشتی کە پەیوەندی بە ژیان و گوزەرانی هاوڵاتیانەوە هەیە. ئایا ڕاوێژتان بەلایەنەکانی تر کردووە لەسەر ئەم پرسە؟ ئێمە وەکوتم ئێستا لە قۆناغی ئەوەی عین کە یاداشتنامەکە وەکو نووسراوێکی فەرمی لەلایەن یەکگرتووی ئیسلامی کوردستانەوە دراوە بە حکوومەت و هەماهنگیشمان لەگەڵ لایەنەکانی ترا هەیە بێگومان. بەر لە یاداشتەکە هیچ جۆرە کۆبوونەوەیەکتان کردووە؟ ئایا تەنها بڕیاری تاکلایانی خۆتان بۆ یان ڕاوێژی لایەنەکانی تری لەسەر بووە بە تایبەت کۆمەڵ و لایەنەکانی تر؟ ئێمە هەوڵەکانمان بەردەوام بووە یعنی لە چەند ساڵی ڕابردووە ئێمە هەمیشە هەوڵمان داوە کە ئەم دۆخە نەخوازراوی هەرێمی کوردستان چارەسەر بکرێەوە دوایین هەوڵەکان بریتی بوو لە هەوڵەکانی بەڕێز مامۆستا سەلاحەدین محەممەد بەهادین ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان کە سەردانی گشتلایەنەکانی کرد و لەگەڵ بەرپرسی یەکەمیانە دانیشت و ڕاو بۆ چوونی یەکگرتووی ئیسلامی کوردستانی پێوتن و جەختی لەسەر ئەوە کردەوە کە پێویستە ئەم دۆخە چەقبەستوی هەرێمی کوردستان بە زووترین کات چارەسەر بکرێت دۆخەکە زۆر نەخوازراوە هەوڵەکانی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە ڕێی پرۆژەوە بێ لە ڕێی ئەمیندارەکەیەوە بێ لە ڕێی سەرکردایەتیەوە بێ لە ڕێی فراکسیۆنیەوە بێ لە ڕێی وەزیرەکانیەوە بێ لە هەموو ڕوویەکەوە یەکگرتووی ئیسلامی کوردستان هەوڵی داوە و ئێستا دیارە کاتی ئەوە هاتووە کە یەکگرتوو بە فەرمی ئەو یاداشتە ئاراستەی حکوومەت بکە جا ئەگەر حکوومەت ئەو بڕیارانەی کە پێویستە لەو ڕۆوە لە ڕووی بژێوی و لە ڕووی لابردنی موچەی پاشەکەوت و دۆخەکانی تر ئەگەر حکوومەت توانی ئەو بڕیارە بدا
کە پێمان وایە ممکنە ئەو بڕیارە بدرێ ئەوە زۆر باشە و بەرژەوەندی هاونیشتیمانیانی تایە و ئەگەر نا ئەوە یەکگرتو ئامادە نییە بەرپرسیارەتی هەڵبگرێ سەرکردایەتی و ئەنجومەنی سەرکردایەتی پێویستە لەو کاتەیە بڕیاری یەکلاکەرەوەی خۆی بدات. باشە شێرکۆ جەودەت ئەندامی سەرکردایەتی یەکگرتو سوپاس بۆ زانێرێک.